دیارە ئەو سێلیژنە پەیوەندی دارێکەوە ئێستا ئێمە ماوەی دوسێ سەعاتە لە کۆبوونەوەی بووین لە کۆبوونەوەی پەرلەمانی دوێنێ بڕیاری لەسەر درراوە ئەرچی ئێمە بە دوواداچوونە بۆ ئەوەی کە ئەو خاڵە سووریانە بەسەر بکەینەوە ئەو شوێنانێکەوە پێشێلکاری تیا کراوە و ئەو زەرەر و زیانە مادی و معنەویانەی زەرەر و زیانە مادیانەی کە هەیە و ئەو زەرەر و زیانانەی کەوا بڵین مادیەکان کە لە ناوچەکان دراوە ئیشارەتی پێ بدەین بکەین بە لیستێک و راپۆرتێکی مختصر بێنین بەرزی بکەینەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە ئاگاداری حکوومەتی ناوەندی بکەینەوە و ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکانی تر بکەینەوە و هەروە ئاگاداری ئێران و تورکیاش بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەو پێشێلکاریانە چیدی نەکرێتە سەر خاچی هەرێمی کوردستان. ئێمە هەوڵ دەدەین هەموو شتەکان بە دانووسان چارەسەر بکرێت و وەبەر بەو هێرشانە بگرین. دوێنێ پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بڕیاردرا کە لیژنەیەکی باڵا دروست بکرێ بۆ سەردانی هەموو ناوچە جیاجیاکان لە هەرێمی کوردستان بۆ بە مەبەستی تۆپبارانکردن و بۆمبارانکردن و بەزاندنی هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان و ئێمە وەکو لیژنەی باڵا لە پەرلەمانی کوردستان بۆ بەدواداچوونی ئەم پرسە سێ لیژنەمان دروست کردووە لەسەر ئاستی پارێزگاکانی دهۆک لەسەر ئاستی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجە بۆ ئەوەی بەدواداچوونی جددی بۆ ئەم پرسە بکەین چونکە بەلامانەوە گرنگە وەکو پەرلەمانی کوردستان ئەم پرسە پرسێکی نیشتیمانی و نەتەوەییە ئەمە یەکەم جار نییە چەندین جارە لەلایەن دەوڵەتی تورکیا و لەلایەن دەوڵەتی ئێرانەوە سنووری هەرێمی کوردستان ئەبەزەنرێت و داگیرکاری ئەکرێت و بەزاندنی سنوورەکان ئەکرێت لەبەرەوە بەلامانەوە گرنگە وەکو لیژنەی باڵا کە لە پەرلەمانی کوردستان دیاری کراوە بەدواداچوون بکەین بۆ ئەم پرسە لە هەموو حاڵەتێکە یعنی بۆمبارانەکان داگیرکاریەکان یعنی خەڵکیان شەهید کردووە خەڵک برینار بووە ماڵوێرانی گەورە بەسەر ئەم هەرێمەی ئێمە هاتووە. من جارێکی کە تەکی دەکەمەوە لیژنەی باڵا بەدواداچوونی جددی ئەکا لەسەر هەموو پرسە نیشتیمانیەکان و نەتەوەییەکان کە تایبەتە بە داگیرکاری و تۆپبارانی هەموو ناوچەکان لە هەرێمی کوردستان و وەکو لیژنەی باڵا ئێمە بەلامانەوە گرنگە لە ڕاستیا میکانیزمێکی زۆر ورد بگرینە بەر بۆی بتوانین هەموو خەلەلەکان دەستنیشان بکەین. دیارە پەرلەمانی کوردستان پێداگر و ڕژدە لەسەرەوەی کە لێکۆڵینەوەیەکی مەیدانی بکرێت لەسەر ئەو پرس و پێشهاتە گرنگە کە پەیوەستە بە لەشکرکێشی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان هەروە پەیوەستە بە تۆپبارانی ئێران بۆ سەر خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان. بەڕێزان ئێمە دوایەوەی کە تەکلیف کراین لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سێ لیژنەی سەرەکی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان لیژنەی پەیوەندەکانی دەرەوە لیژنەی ناوخۆ لیژنەی پێشمەرگە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی هاوبەشمان هەبوو. لەو کۆبوونەوە هاوبەشە سێ لیژنەی لاوەکیمان پێکێناوە بۆ سنووری سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی بۆی کە لە نێزیکەوە لێکۆڵینەوە بکەین و تەقیمێکی مەیدانیەوە مووقوفەک و تەقیمی مووقف وەرگرین لەسەر زیانەکان کە ئەو شوێنانە کەوتون زیانی مادی زیانی با بڵێن گیانی و هەروەها بۆ ئەوەی کە بزانین هۆکارەکانی ئەم لەشکرکێشیە چییە و هەروەها لە کۆتاییدا بتوانین ڕاستپاردەیەک بەرزکەینەوە.